بێگومان لە ڕەمەزاندا سیستەمی خواردن دەگۆڕێەوە سیستەمی کاتەکانی کە بتابەتی کاتی بەربانگ خەڵک زۆر بە پەلە زۆرش دەخواتەوە بێکەوە بۆیە پێویستە کە ئەو کاتانی کە کاتی کە بەربانگ دەشکێنی گرنگترین شتەوەیە کە بە شتێکی گەرم شتە گەرم و شلەکان بخورێتەوە نەک ڕاستەوخۆ شتی سارد شتی ترش و تیژ زۆر لێ دوورکەنەوە لە بەتابەتی لە سەرەتایدا و هەتا ئەو تیژی و ترشانەی کە دەشی خۆین شتە سروشتەکان بێ نەک خەل و ئەوانەی ترشات و شتانە بێ یان ئەو شتە تیژیش کە لە ناو سوپ و شتەکاندا هەبێ بە شێوەیەکی معدەلی و شێوەیەکی یانی بڵێن مامناوەندی بێ و هەروەها دوورکەوینەوە لەو مادە خواردنەوە غازیەکان کە بەڕاستی ئەوانە زۆر کاریگەرێکی ڕاستەوخۆیان هەیە بۆ تەهیجی ناو قورگ و لوت و هەتا کاریگەری لەسەر کۆندامی ڕخۆڵەش دەکات کۆندامی هەرسیژەکە بۆیە پێویستە ئەو بە خواردن تەندروستەکان وە کەمترین خواردنەوە کەمترین خواردن ئەوانەیە کە هەمووی دەبێتەوە هۆی ئەوەیە کە زۆرجار لە نەخۆشەکانمان تووشی گرفت دەبن تووشی هەوکردنی و قورگ و حساسەکانی لوت و قورگیان زیاد دەبێت.